43 ماڵین یەک ماڵ بۆی ناتوانێت سیارەی بێنێتەوە گەڕەکەکە هەموو گرفتی ئەومانەیە ناتوانین مناڵمان بێتە دەرەوە ئەوە حاڵی گەڕەکەی خۆتان ببینن بزانێکن چ حاڵێکمان هەیە ئێمە بەو شێوە ئەمەی ئەوڵی جستانە چەند جار چوونەتە لا پارێزگار ئەنجومەنی پارێزگار ئەمە 3 ساڵە گرفتمانەیە لەگەڵم کۆڵانەیە چەند جار سەردانی شارەوانیمان کردووە پارێزگای سلێمانیمان کردووە بۆ چاکردنی ئەم کۆڵانە کە 200 مەترە 45 ماڵی هەموو ساڵێک ئەم لافەوە ئێستا ئەوڵی ساڵە ئەمە سێم جارێتیم لافاوە کە بێ و ڕێگەمان لێگرێ بەڕاستی لە سیارەمانەوە ماڵەوەیشی لە ماڵەوە تاسا دەرنەچووە ڕێگەی تەلەڤشتمان نییەوەی کە مەکتەبەوەی دەوامیە بێ هەمووی بەبێ بە پێ بڕێنە سەر جادەکە ئێسەکانەوە بۆ خۆشتان بینیتانە ڕێگای سیارە نماوە ئاو کۆڵانەکەی بە تەواوەتی بردووە ئەو عەرەبەکان